دەواازەیەک بۆ هوەری نووسینی میدیایی کە بابەتێکی گرنگە ئەوەی کە زۆر لە میدیاکاران قسەباسی لە سەرەکەم بوونی ستانداردێک وا شێوازی نووسین وە هەڵبژاردەی تێکستووە ئامانجیش لێی گەیاندنی پەیامەکانە ئەمانش بە خۆی لە سەرانسەری جیهانە ستانداردی تایبەتی خۆیان هەیە لە ڕووی نووسین و تەکنیشی نووسین و بڵاوکردنەوەی هەواڵ و چجای ئیتر بۆ ئیتیکی ڕۆژنامە نووسی و ئیتیکی میدیایی و چەندین بابەتی تر ئەوەی لەم کتێبایە قسەکردە لەسەر هوەری نووسینی میدیاییەکە بەڕێز نەجات ڕۆستی کە نووسەرە نووسیوێتی قسە باسەکەم لەسەری وە ناوەڕۆکی بابەتەکانیش زۆر بەخێر بێ ئێوارە باش سپاس باش زۆر سپاس بەر لە هەموو شتێک هوەری نووسینی میدیایی مەبەست ینی بە تایبەت لەسەر چییە؟ هوەری نووسینی میدیایی بە شێوەیەکی گشتی شێوازەکانی نووسینە چۆن هەواڵێکە نووسیت چۆن راپۆرتێکەکەی تیاخۆ چۆن راپۆرتێک دائڕێژی لە ڕووی نووسینەوە ئەم داڕشتنەوە هەم نووسینە خۆ تزانی نووسین کە بە هەواڵێک داڕێژی یاخۆ راپۆرتێک بە چەند قۆناغێک تێپەڕی هیچرە من هاتووم لەم کتێبەیە بە شێوەیەکی گشتی باسی قۆناغەکانی نووسینم کردووە یاخۆت کۆنگرێ ڕۆژنامە نووسی یاخۆت ڕۆژنامۆسێک چۆنە چێ بۆ کۆنگرێک چۆن راپۆرتێک ئامادەکە چۆن پرسیارەکە چۆن ئەو مەبەستەی کە بۆی چووە بە شێوەیەکی زانستی و ئەکادمی مەبەستەکە خۆی ئەپێچێ کە ئامادەکردنی راپۆرتێکە یاخۆ ڕپۆرتاژێکە خۆتە زانێک بێزگەلەوەی کە لە تەلەڤیزیۆن بەنامەی واشر هەیە خۆ ڕاستەوخۆ هەیە زۆر جار من باسی ڕاستەخۆکان ناکەم زیاتر ئەوانی کەم بەنووسینە نووسرێت اینجا پێشێشەکرێت اینجا لە رادیۆ بیت تەلەڤیزیۆن بیت یاخود ڕۆژنامە بی گۆوارەکان بەگشتی بە شێوەیەکی گشتی ڕاگەاندنی چاپکراوە زیاتر تەرکیزم کردوتە سەر چون تێکستە من چکە بخۆ دەزانی لە کاری میدیایی تێکست گرنگترین فاکتە بەڕاستی لە کار ڕاگەاندنەکە ئەمەی قسەی بکەم لەسەرەوەی هیچ ستانداردێک هەیە لە عالەمە کە کاری لەسەر بکرێت یامە ئەکەوێتە سەر شێوازی کارکردنی ئەو کەسە کا چۆنم تێکستە داڕژێتەوە خۆی بەپێ خۆی ڕاگەاندن زانستە بەڕاستی چەند بنەمایەک هەیە بۆ نووسینی هونەرەکانی ڕۆژنامەنووسیان ژانەرەکانی ڕۆژنامەنووسی بەڵام زۆر جاروا هەیە ئەم نووسینە بە پێی کەناڵەکە ئەگۆڕێ بە پێی وڵات ئەگۆڕێ بە پێی شوێنەکە ئەگۆڕێ بە پێی هەواڵەکە سروشتی نووسینی هەوا سروشتی نووسین راپۆرتەکە سروشتی نووسینی چاپێککەوتنەکە نووسینەوەی چاپێککەوتن بە تایبەتی چاپێککەوتنی چاپکراوە یاخۆ بڵاوکردنی ڕۆژنامە گۆوارەکان بە پێی زانستەکان ئەگەر بنەمایەکان لەزر بەرچاو بگرێ بێتە بنەمایەکی زانستی ستانداری عالەمی هەیە بۆ نووسینی کاری میدیایی لەگەڵ سەرهەدانی سۆشیال میدیا زۆر جار ئەم فاکتانە گۆڕاوە یاخود بڵێم ئەم ژانەرانەش گۆڕانکاری بەسەردا هاتووە زۆر جار بەڵام ئەوەی کە لێر لە کوردستان زیاتر بنەمای لەسەر بنەمایەکی زانستی هونەری ڕۆژنامەنووسی ئەنووسرێت بەڵام زۆر جار لە کەناڵەکانە بە پێی سیاسەتی کەناڵەکەش زۆر جار هەواڵەکەدا ئەڕێژرێت یاخۆت چاپێککەوتنەکە ئەکرێت یاخۆت هەر دیداری ڕۆژنامەنووسی ئەکرێت وەکو پێ مدیر لە تێکستەکانە هەر کەناڵەوە بە پێی سیاسەتی خۆی داڕێژێ بەڵام ئەوەی کە لێ کتێوە باسم کردووە بنەما زانستیە گرنگەکانە کە لەسەر ڕۆی کێشەیەک نییە تۆ مەسەر بە پێی هەر چۆنێت خۆتە زانی داڕشتنی راپۆرت یاخۆت هەواڵ لە ڕۆژنامەنووسێکەوە بۆ ڕۆژنامەنووسێکی گۆڕێ بە پێی ئاستی ڕۆشنبیری کەسەکەش زۆر جار گۆڕانکاری بەسەردادێتم پرسیاری ئەو کەم تا چەند ئەوە کاریگەری هەیە معنی کەسانێگەن لە ڕووی دەربڕینەوە باشترن و باشتر تێکستەکان داڕێژنەوە ئەمانە تا بەتەکی دەمە کاریگەری زۆرترە چونکە زۆر جار هەندێک جار لە کەناڵ بە پێی کەناڵەکانیتەوە هەندێک زمان هەیە کە پێ نووسی زمانی نووسین یاخۆ تێکستی نووسین زمانی نەرمە خوێنەر بە ئاسانی ئەیخوێنێت و وەریەگرێ یاخۆ زۆر جار وهەیە هەندێک نووسی زمانی زبرە زۆر جار وهەیە خوێنەر بە شێوەیەکی جاری وهەیە بینەر خوێنە ڕفال وەرەگرێتەوە لە کاتی خوێندنەوەی تێکستێکە لەبەرەوەی وەکو پێویست ناگەێنێ اینجا تەنانەت ئەو کەسەی کە ئەشنووسێت ئاستی ڕۆشنبیری چەند بەرز بێت بە تایبەتی لە ڕووی زانیاری گشتیەوە جواتر ئەتوانی تێکسکە دابڕێژێ اینجا خوێندنەوە بۆ ڕۆژنامەنووس ئەمەش بنەمایەکی گرنگە چونکە ڕۆژنامەنووسێک کە بەردەوام بوو خوێنێتەوە ئاستی ڕۆشنبیرێکی زۆر باش هەبێ کە ڕۆژنامەنووسێک ئاستی ڕۆشنبیری وەکو پێویست نەبێ حتمما لە دارستنی تێکستی ڕۆژنامەنیشا ئەو گۆڕانکاریە بینیت بەرچاوەکەوێت بەڵام لە زمانی ڕۆژنامەنووسی مهم ئەم زمانە زمانێک بێت کە هەمیشە بۆ ئاستی باڵا بنووسیت بۆ ئاستێکی نزمیش بنووسیت بۆ نمونە مامۆستایەکی زانکۆ بە ئاسانی لە هەواڵەکە تێبگە
لە کاتی نووسین تێکستا یان راپۆرتە کەسێکیش کە خوێندەوارێکی ئەوتۆی نەبێت دەی تێبگە ئەوتە تۆ بێ لە ناوبینی زمانی نووسینە هاوسنجەیەک ڕابگریت بۆی پەیامەکەت بە باشتر بێ بە باشترین شێوە بگەیاندرێت چونکە ئەگەر ئەوە نەکەیت ڕەنگە پەیامەکەت و پێویست نەگەن بۆیە ئاستی ڕۆشنبیری نووسەرەکە یاخۆ ڕۆژنامە نووسەکە بەلای منەوە زۆر گرنگە لە داڕشتنی تێکستی هەواڵ یاخۆ تێکسی ژەنە ڕۆژنامە نووسەکانە. زمانی ستاندارد تا چەند کاریگەری هەیە لەسەر شێوازی نووسین؟ زمانی ستاندار زۆر گرنگە بەتاخۆ ئێمە لە کوردستانە زمانی ستاندارمان نییە چونکە بەڕاستی ئێمە تا ئێستا هەر کەناڵە و تەنانەت ناوچەگەریەکە و بۆ نمونە زۆرجار کەناڵەکان زمانی ناوچەگەری زاڵە بەسەر زمان لە زمانی کەناڵەکە مەسەڵەن لە ڕووداوەکانە لە هەواڵەکان لە شوێنەکە لە داڕشتنی تێکەستا نەهاقیشی نییە چکە ئەو کەسە لەوێ ئەژێت ڕەنگە زمانی دەوروبەرەکەی زاڵتر بێلەوەی کە نووسین لەبەرەوەی ئێمە زمانێکی ستاندارمانە وەکو عەرەب نین یا خۆ کورد و فارس نین زمانێکی ستاندارمانەبی زمانی ستانداری نووسین بێت بۆیە بینی زۆر جار ئەکەوێتەوە سەر ئاستی ڕۆشنبیری ڕۆژنامە نووسەکە یاخود ئاستی تێگەیشتنی ئاستی ڕۆشنبیری میدیایی ڕۆژنامە نووسەکە لە دەڕێکشتنی تێکست ئەمە دەورە بینێت بەڕاستی کێشەیەکی زۆرە کە بەڕاستی بەداخەوە کە ئێمە دوای 30 ساڵ لە ڕاپەڕینە نەمانتوانین زمانێکی ستانداری کوردی بۆ میدیای کوردی دابنین هەرچەندە ئێمە لە هەم لە کرمانجی خوار و کرمانجی ژوروشە تا ڕادەیەک کرمانجی سەر و باشترە بەڕاستی لە ئێمە لەبەرەوەی ئەگەر سەیری ئەنتەرنێت بکە یاخود ئەو تێکستانی کە بە زمانی کرمانجی سەر و ئەنووسرێت تا ڕادەیەک یەکان گیرە بەڵام لە زمانی سۆرانیە زۆر جار بەداخۆ مەسەڵەن لە ڕۆژهەڵات ڕەنگە بە جۆرێک بنووسرێت لە باشوور بە جۆرێکی تر بنووسرێت تەنانە لە شارێکە بۆ شارێکی تر زمانی نووسینی تێکستی میدیایی جیاوازی هەیە. زۆر باشە ئەگەر بینەری کورتسات بیت و هاچڕشی کەمەوە لەسەر کورسات مەگەزین هەواڵەکانی ئێمە پێ چۆنە لە ڕووی داڕشتنەوە؟ من بەڕاستی من بەدەوام بینەرێکی بەردەوامی کورساتم ینی کورسات بە شێوەیەکی گشتی زۆر باڵانسەکە ڕاگرتووە ینی ئەتوانم بڵێم زۆر بەڵام هێشتا زمانی سلێمانی تۆزێک ئەزان هەستە سلێمانی زاڵە زمانی ستانداری کوردی زیاتر پێڵێن لەو ناوچەی سۆران بەڵام تا ڕادێ زمانی سلێمانی زارترە بەڕاستی لە سەریاتەنە ناو کەناڵین لە هەولێریشن زمانی هەولێر زاڵە بە سەریانە لە دهۆکی شاوە هیچ خۆمانەزانی کە کرمانجیەوەی تر هەر خۆیان زاڵن بەڵام تا ڕادێکی بەراورد لەگەڵ کەناڵەکانی تر کورسا پێم وایە لە هەمیان باشترە بەڕێی خۆمەوە. زۆر باشە تا چەند میدیاکاران هەوڵێن کە ئەم شێوازی نووسینە هونەری نووسینە پێڕەو بکەن بە گشتی ئەگەر باسی بکەین ئەوەندەی بەدووادا چوونە دەبیان بینی بێتە دیان من لە دوای ئەوەی کە ڕشتەی یاخود ناوەندی ئەکادمی میدیایی کراوەتەوە لە زانکۆ پەیمانگاکان اینجا من لایەنە ئیجابیەکانە لێ من لایەن سلبیشی هەیە ئەو کەسانێک کە لە بەش میدیان تەواو کردووە تا ڕادەیەکی زۆر بە تایبەتی ئەوانەی کە پێشتر ئەزمونیان هەبوو لە کەناڵەکان کاریان کردو دوای گەڕاونەوە خوێندن بە زمانی هاکەزای دوای هاتوون بە شوێکی ئەکادمی فێربوون تا ڕادەیەکی زۆر باش ئەتوانم بڵێم ئەم زمانیان لەبەر چاوگرە نووسین تێکستی زمانیان لەبەر چاو لەبەر دەست کردووە بەڵام لە هەندێک شوێنەکانە بەڕاستی وەکو پێویست نییە ڕنگ بە تایبەتی ئێستا مە کەناڵی ناوخۆیمان زۆرە من زۆر متابعی ئەوکانم لە کەناڵە ناوخۆیەکان وەکو پێویست لە بەرچاویان نەگرتەوە بەڕاستی ئەو شێوازی داڕشتنەوە هەرمەکی ئەڕێن بەڵام لە هەندێک لە کەناڵەکان من تەنانە کورسات کوردانی ئەوروپاش زۆر جار وا هەیە من خۆم هەم ڕەفیق و برادرم هەیە زۆر جار ئەڵێن ئێمە مناڵەکانمان وارێکەین کە سەیری کورسات بکەن چونکە لە کوردیەکەیان باشترە بیلەوەی کار چکە لەوەی خۆ تەزاری خوێندن بە زمانی کوردی نییە ئەڵێ لە ڕێگای ئەوەوە بێزگەلەوەی کە سەیری بەرنامەکانی کورساتەکان بە تایبەت ماوەیەکی فترێکی دیاریکرا و کە بەرنامەی مناڵان هەبوو کە زۆر گرنگی پێدە لە کورسات بەڕاستی توانم بڵێم زۆر باش بوو بە کوردانی تاراوگا بۆ ئەی کە مناڵەکانیان فێری کوردی بکەن لە ڕووی تێکست و ڕۆوی داهێناوە توان بڵێم تا ڕادێکی زۆر باشە ڕۆژنامە نووسانیش بە پێی ئەکادمی و پێی زانستی ئەو شوێنە بەڕاستی کارەکانەکە بەداخۆ ئێستا لە زۆرێک کەناڵەکانە ڕێنوێنیەکی تایبەت نییە بۆ نووسین مەسەڵەن بۆ نمونە لە زۆرێک لە کەناڵەکان منەوەی تێبینیم کردبێ نارم لە هەمووی هەواڵ نووس یاخۆت هەوارساز لە کەناڵێک کارەکە ڕێنمایی نادرێت بڵێ ئەم بەو شێوێ بنووسە چڵاچاوی خاڵبەندی بکە مەسەڵەن بۆ نمونە هەندێک حاڵەت هەیە
ئەمان لە کەناڵەکان نییە بەڕاستی بەداخەوە لە ڕووی زمانەوەشی شارەزای زمانەوانی خۆ پێویستە لە هەموو کەناڵی ڕاگەاندن کەسێکی زمانەوانی هەوی پێدا بچێتەوە. من بەدی ناکەم لە کەناڵەکانی کوردیەکان ئەنی پۆکو پسپۆر چۆن دەرهێنەرێکی بەرنامە هەیە دەبایە شارەزایەکی زمانیش هەبێ بۆ داڕشتنی ئەو تێکستانی کە لێرە یەکرێت ببێت کەسی شارەزایە کە پێدا بچێتەوە بۆ داڕشتن اینجا ئاراستە بکرێت اینجا بخرێتە بواری پراکتیکیەوە بەڵام بن پێمانێ نازم لە کەناڵەکان نمبینیەوە بەڕاستی بە تایبەتی لە کەناڵە بیندراوەکان ڕەنگە لە نووسراوەکان لە کەناڵی چاپکرا و باشتر بێت لەبەرەوەی کاتی زۆرترە بەنامەکانیان و باشتر نییە ڕەنگە کاتیان هەبێ پێدا بچنەوە بەڵام لە کەناڵەکانی تر نیە هیوادارم لە داهاتوودا زمان یاخۆت نووسینی تێکست لە ڕووی زمانەوە ببێتە بنەمایەکی گرنگ لە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن بۆ ئەوەی زمانی کوردیش پاراو بێت دوور بێت لەو ئەو وشانەی کە بەڕاستی هەندێک وشەی زۆر نابەجێن هاتوونەتەنەوە زۆر بە تایبەتی لە ڕێگەی سوۆشال میدیاوە لە تێکستی سوۆشال میدیاوە بەڵێ ئەمە بەڕاستی ویشە ڕۆک و ڕۆڵێکی میدیاییە بینێت ئێستا زۆر سریەکە زۆر سەیرێکە تو بۆ ئەوانش هەمان شێوەیە بۆ نووسینی سوۆشال میدیا چونکە تێکستەکانیان کورتترە تاڕادەیەک باش زاری وا هەیە ئەو کەسایی کە سوۆشال میدیا بەکارهێنێ ڕۆژنامە نووس نییە نووسەر نییە هەر کەسێک هاوڵاتێکی ئاساییە بۆ خۆی شتێکدا ڕێژێت و چکۆن خۆت زانی سانسۆری لەسەر نییە هیچ شتێک لەسەری بەڕازی خۆشتە نووسیت و دا بەزێنێتەوە بەڵام هەرچەندە ئەمە خەڵک ئەمە ڕێکدانەوەی زۆر زۆرە لەبەرەوەی ڕۆژانە ئێمە بەلانی کەمەوە کەمترین کات کە بۆ سوۆشال میدیا تەرخانەکەی ڕەنگە ساعتێک بێت زۆر هەیە جاینجا هەیە بەردەوام ڕوا بۆ 10 ساعت سەیرەکە مەسەن بۆیە بینی زمانی نووسین لە سوۆشال میدیایە ڕنگدانەوەیەکیشی هەیە بۆ نووسینی زمان لە چاپکراوەکانشە هەن زۆر لە کەناڵەکانیش ڕنگدانەوەی بەداخەوە ئەنی زۆر جار بینم لە کەناڵەکانی هەندێک کەناڵی زۆر بەناو زۆر بهیم سەرچاوەکانیان سوۆشال میدیا ڕاستی لە پەیج و لە شتەکانە هەواڵ وەرەگرن و گەرمیەکەنەوە من مەز بۆ نمونە زۆر جار وایە هەواڵێکیان خبرێکی لە هەفتەیەک بڵاو بۆتە لە سوۆشال میدیا دوای هەفتەیە لە تەلەڤیزیۆنەکە دێ گەرمیەکەنەوە زاریش کە باسی پیشانێ دەنەوە ئەمەش لە ڕووی نووسینەوە ڕەنگە گۆڕانکاری بەسەرداوێت چکۆ تۆ خۆ هەفتەیەک بابەتێک بڵاوکەی تۆ دوای هەفتەیەشی تر ڕەنگە شێوازی ڕابردووە شێوازی نووسینەوە کەشی تێکستەکەشی دەبێت جیاواز بێتەوە زۆر باشە ئەنجامیم توێژینەوەیە ینی کاریگەری چێوێ فیدباکی چێ من ئەم بەڕاستی ئەم بابەتانی کە لێرم وەکو توێژینەوەیەک نییە ئەمە تەنها چەند بابەتێکە کردومە کاتی خۆی ئەم بابەتانە لە ڕۆژنامەیە کات خۆی سەرنووسەر بم خۆم هەندێکم لێم لە ڕۆژنامەکە بڵاو کردێتەوە بە پێی ئەوەی کە زانیاری مەخۆشم حکوومێکە مامۆستام پێم وایە ئەمە کتێبە زۆر باشە بۆ خوێنکارانی کە دێنە بوارەکە ئەخوێنن بە تایبەتی نووسیمە دەواازەیەکە سەرەتایەکە ئەمە ئەوە نیە هەموو شتێکی تیاابێتە دەواازەیەکە بۆ ئەو کەسانی کە فێری دێنە بواری میدیا و کارەکەن بە تایبەتی نووسی خۆ دەزانی نووسین بنەمای گرنگی کارکردن ئەگەر ئەمانە نەزانی تۆ هیچ لە کاری میدیایی نازانی بۆ نمونە مەحول نییە کەسێک نزانی هەواڵ دابڕێژی نزانی ڕپۆرتاژ بکە نەزیین راپۆرتێک بکە ئەمانە زۆر گرنگە بێ هەوڵ بدرێت بەڕاستی هەر کەسێک دێتە بواری میدیا و ئەمانە بەرچاو بگرێت من بە تایبەت بۆ خوێنکارانی بەشی ڕاگەاندن لە زانکۆ و پەیمانگاکان کتێبێکی باشە ئەتوانم بڵێم بە تایبەتی بە قۆناغی یەک کە سەرەتاوە دەست پێکەن و تا قۆناغی دووسێش چونکە نووسن ڕەنگە بۆ نمونێمە لە مەحەد لە پەیمانگای تەکنیکی ساڵی یەکەم تەنها لە سەرنووسین کارەکەین ساڵی دوم نێن سەر راپۆرتی تەلەڤیزیۆنی و دەنگ و ڕنگ و ئەمانە بۆیە چکەمانە بنەمایە گەرەمە بزانیت ئەوەی تریان ئاسانتر بێ کارەکە ئاسانتر و زیرەکتریشە بێ لە هەمان کاتیشدا ئەگەر ئەم تۆ هەر کەسێک بێتە بواری ڕاگەاندن ئەم تێکستان شوازی تێکست بنووسێت ئەبێتە کەسێکی سەرکەوتوو تەنانە لە نووسینی وتاریشە تەنان لە نووسینی راپۆرتە لە هەر بواریشی نووسیندا کتێب لە بواری کتێبیشە مەسەڵەن هەندێک خاڵبەندیشی تایە شێوازی خاڵبەندیم تیا کردووە شێوازی پرسیارەکان چۆن دەڕێت چۆن پێشەکیەکان نووسیت چۆن ناوەڕۆکەکان نووسیت هەمووی بە شێوەیەکی ئەتوانم بڵێم ئەکادمی چونکە سەرچاوم بەکارهێنا ناوەڕە خۆمەوە شتەکان من ماستەرەکەشم سەر هەمان بابەتە ئیشاڵە داهاتوودا ئەویشە بیتە کتێبتە ئیشەڵا دەستە خۆش بێ سپاس بە بەشداریکردنت بەڕێز مامۆستا نەجات ڕۆستی کە هەم نووسەر و هەمیش ڕۆژنامەوان و هەمیش مامۆستا کتێبەکە ئەتوانن سوودی لێوە بگرن بۆ گشتیش هەرەبێ بۆ گشتیش هەرەبێ بخێنێتەوە حەزی لە بواری میدیاوێ ئەگەر ئەوانەشی دەست خۆش ئەوانەشی میدیاکارن نتوان سوودی لێوە بگرن